بۆ یەخستن و ڕێخستنەوەی وتاری ئاینی لە هەرێمی کوردستان لیژنەیەکی هاوبەشی باڵا لە نێوان وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان پێکهێنراوە. بۆ ئەوەش وتەبێژی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی دەڵێت پێکهێنانی ئەو لیژنەیە دوای بەڕێوەچوونی کۆنفرانسی ڕێخستنی وتاری ئاینی پێکهێنرا کە لە ساڵی ڕابردوو بەڕێوەچوو. وتشی لیژنەکە کاری باشی ئەنجامدا و نزیکەی مانگێکش دەبێت وتاری ئاینی لە سەرتاسەری هەرێم ڕێکخرا و یەکیش خراوە. وتاری ئاینی یەک خستراوە واتە لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئێمە هەفتانە لە ڕێگای لێژنێکی تایبەتمەندی پسپۆڕی شەرعزانەوە سێ تەوەری وتاری ئاینی هەفتە بۆ مامۆستایانی ئاینی پێشنیار دەکەین. مامۆستای ئاینی سەربەست و ئازادە لەوەی یەکێک لەو تەوەرانە بە ئارەزوی خۆی هەڵبژێرێت بە هیچ شێوەیەک هەر کەناڵێکی ڕاگەیاندن لەسەر هەر ئاستێک بێت تونتیژی بڵاو کاتەوە یان ناو بزڕێنێت یان ناوی خەڵک لە کەدار بکات یان ناوێک بهێنێ شوبه ناو بێت باسی کەسێک بکە باسی خەڵکێک یان لایەنێک یان ڕێکخراوێک یان ئەحزابێک یان پروپاگەندێک بۆ خۆی یان بۆ ئەحزابەکەی بکات بە هەموو شوێک ئەمە ڕەفزە. وتەبێژی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستانش دەڵێت ئەو لیژنەیە چاودێری تەواوی کەناڵەکانی ڕاگەیاندن و ئەو کتێبوو نامیلکانە دەکات کە بڵاو دەبێتەوە. ئەوەش دەڵێت هەر کەناڵێک تونتیژی بڵاو بکاتەوە و سەرپێچی بکات ئەوە سزا دەدرێت و دووچاری داخستنیش دەبێتەوە. لێژنەکە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی وەزارەت ڕۆشنبیری پێکاتوە. ئەم لێژنە لە پێناوی خستنی وتاری ئاینیە، هەروە لە پێناوی ڕێگرتنە لە بڵاوبوونە وتارە ئاینیەکان لە کەناڵەکانی ڕاگەاندن، هەروەها لێژنێک کاریش دەکات لەسەر پێداچوونەوەی هەموو کتێبێک بەر لە بڵاوکردنەوە و بەر لە ژماری سپاردن لە وەزارەتی ڕۆشنبیری لاوە. سزانە درراوە سەرزنشتی کەناڵ کراوە، ئاگادار کراوەتەوە لەسەر پێچیەکە نابێمە دووبارە بکاتەوە کە دووبارەی کردو دادەخرێ غەرامەیەکی مالی لێوەردەگیرێ بە پێی ڕێنماییەکانی وەزارەت ڕۆشنبیری. لە هەرێمی کوردستان 5512 مزگەوت هەیە و لە 3400 مزگەوت هەفتانە وتاری ئاینی پێشەش دەکرێت. هەروەگوزارەتی ئەوقاف 2695 وتارخوێن و پێشنوێژی هەیە و ژمارەیەکی دیکەش وەکو خۆبەخش لەو مزگەوتانە وتار دەڵێنەوە. بۆ ڕێخستنەوەی ئەو وتارانەش لیژنەیەکی باڵە چاودێری دەکات و هەفتانە تەوەرەکانیان بۆ دیاری دەکات. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.